زۆر بەداخەوە بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی کچێک لە ناحیبلێ خۆی سووتاند و لە ئێستاشدا لەژنەی تحقیق لێکۆڵینەوەیەکی ورد لەسەر ئەم کەیسە دەکات بۆ گەشتن بە دەرەنجامی ڕاست و دروست چونکە دەتوانین بڵێن زۆر بەداخەوە کە لە زۆربەی سۆشیال میدیا و لە کەناڵێک هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم بابەتە بە ئەقارێکدا بدرا کە لەسەر ئەو ئەساسەی کە باوکی کچەکە خۆی کچەکەی سووتاندووە بەڵام بەڕاستی ئەمە جێگای داخ و نیگەرانیە بۆیە پێویستە ناخی کەس بریندار نەکرێتن و ئەو خزم و کەسوکارانەی ئەم کچەکە ئەمڕۆ زۆر ناڕەحەت و دلگرانن بەهۆی لە دەستدانی ئەم کچەیان پێویستە ئێمە دام بە خۆماندا بگرین چاوەڕێی لژنەی تاقیب بکەین تا ئەنجامەکە دەردەچێتن ئێمە لێرەدا دەتوانین بڵێن کە تاوانبار ئەگەر دەستی هەبوو بێتن لە کوشتنی ئەم کچە یا سووتاندنی ئەم کچە من دەتوانم پێتان بڵێم کە 100% ئەمە لە بەپێی یاسا تەعامیلی لەرگە دەکرێتن و بە سزای خۆی دەگاتن و ئێمە وەکو مافی مرۆڤ بەتەئەکید بەردەوام دەبین لە بەدواداچوونەکانی خۆمان و لە ئەنجامی نهاییش دوای ئێمە بۆ ڕای گشتی بەڵاو دەکەینەوە کە ئایا ئەم کچە خۆی سووتاندووە یا کێشەیەکی کۆمەڵاتیە و ئیزافە بۆ سەر قسەکانم دەمەوێت بڵێم کە لە حاڵەتی کێشە کۆمەڵاتیەکان کە لەسەر ماوزوعی خۆشەویستی ڕوودەداتن من دەمەوێت پێتان بڵێم کە لەم دەڤەرە لە حاڵەتێکە کەسێک دوجار سێجار کچێک دەچێتە خوازبینی و دایک و باوکی ئەم سەلاحیەتان نییە کە ڕێگیری لەم کچە بکەن بۆ شودان بۆیە من ناتوانم ئێستا بڵێم ئایا بە تەئەکید ئەم حاڵەتە لەسەر چ کێشەیەک بووە بۆیە پێویستە ئێمە دام بە خۆمان دەگرین تا بڕیاری نهایی لەلایەن لێژنەی تاقیقەوە دەردەچێت